دوای 6 مانگونی و حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بەڵێنەکەی بۆ بەگرێ بەسکردنی مامۆستایانی وانەبێژ جێبەجێ نەکرد. ڕۆژی 7/1/2024 لە سەروبەندی بایکۆتی مامۆستایان لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە، وەزارەتی پەروەردە بەنووسراوی فەرمی بەناوی ئەنجومەنی وەزیرانەوە بەڵێنی بە مامۆستایانی وانەبێژدا لەگەڵ هەموارکردنەوەی بودجەی عێراق و ناردنی شایستە داراییەکانی هەرێم دەکرێن بە گرێبەست. سەرەڕای هەموارکردنەوەی خشتەکانی بودجەی عێراق و تێپەڕبوونی زیاتر لە 6 مانگ بەسەر بەڵێنەکەدا هێشتا بڕیاری بە گرێبەستکردنی وانەبێژان نەدراوە. بودجەی پێویست بۆ بە گرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژ. بەپێی بەدۆداچوونی پەیام ئێستا کۆی موچەی مانگانەی مامۆستایانی وانەبێژ 13 ملیار و 800 ملیۆن دینارە. بۆ بە گرێبەستکردنیان پێویستی بە 4 ملیار و 500 ملیۆن دیناری دیکە هەیە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بۆ بە گرێبەستکردنی وانەبێژان پاساوی دارایی دەهێنێتەوە لە کاتێکدا مانگانە جگە لە پشکی کۆمپانیاکان بە بەهای 200 ملیار دینار نەوتی هەرێم دەفرۆشرێت و داهاتەکەی دەدزرێت. ئەمە لە کاتێکدایە بۆ بە گرێبەستکردنی وانەبێژان لە ماوەی ساڵێکدا پێویستی بە تەرخانکردنی 54 ملیار دیناری دیکە بۆ سەر ئەو پارەیە هەیە کە ئێستا بۆیان تەرخان دەکرێت. ئاماری مامۆستایانی وانەبێژ. بەپێی ئامارەکان ئێستا 37,734 مامۆستای وانەبێژ لە هەرێمی کوردستان هەن کە نزیکەی لە 130 کۆی مامۆستایانی وەزارەتی پەروەردە پێک دەهێنن. لە سەردەمی کابینەی نۆیەم ئاماری مامۆستایانی وانەبێژ 21,000 زیادی کردووە و یەک کەسیان لێدا نەمەزراوە. لە کاتی دەست بەکاربوونی کابینەی نۆیەم ئاماری وانەبێژان 16,000 بوو، بەڵام ئێستا ئامارەکە بۆ سەر و 37,000 بەرز بۆتەوە. کارنامەی حکوومەت و مامۆستایانی وانەبێژ. لە کارنامەی کابینی نۆیەم داهاتووە کار دەکەین بۆ چاکردن و بەرزکردنی ئاستی خزمەتگوزاریەکانی پەروەردە و فێرکردن. کەچی ماوەی 5 ساڵە ئامادەنین ئاوڕێک لە مامۆستایانی وانەبێژ بدەنەوە و دایان مەزرێنن بۆ ئەوەی مامۆستایان بتوانن کاری باشتر لە بواری پەروەردە و فێرکردندا بکەن و لە دڵەڕاوکەی دامەزراندن ڕزگاریان بێت. بە گرێبەستکردنی وانەبێژ لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمدایە. لە ڕووی یاساییەوە حکوومەتی هەرێم دەتوانێت بەبێ گەڕانەوە بۆ بەغدا تەواوی وانەبێژان بە گرێبەست دابمەزرێنێت. پاساوی تەرخان نەکردنی بودجەش بۆ بە گرێبەست نەکردنی وانەبێژان پاساوێکی لاواز و نابەجێیە. دەسەڵاتدارانی هەرێم دەتوانن بە ئاسانی لە داهاتی ناوخۆ و فرۆشتنی نەوت مانگانە 4 ملیاری دیکە بۆ وانەبێژان زیاد بکەن و بکرێن بە گرێبەست.